بەهۆی تەقینەوەی مینێک لە قەزای پێنجوێن دەکرێکاری دانیشتووی شارەزور و سێ سادق بریندار بوون و تەندروستی تەواوی بریندارەکان جێگیرە. بەڕێوەبەری سەنتەری فریاکەوتنی خێرای 122 پارێزگای سلێمانی بە پەیامی ڕاگەیاند سەعات 8 تووسی خولەکی بەیانی ڕۆژی هەینی تیمەکانمان لە ڕووداوێکی تەقینەوەی مین لە گوندی کێڵووی قەزای پێنجوێن ئاگادار کرانەوە. وڵاتی کۆمەڵە کرێکاری مناتیم بۆیش بۆم دەشتی پێنجوێنە خەڵکی سەیساقی نەمومان ئیتر بۆنەی شوکارەواتینە دەرەوە کۆمەڵە کرێکار و لە کاتی ئیسراحەت و کاتی یاو خواردنەوە شتێکمان بینیە شێوازی لە ڕوومانە چ بەڵام ڕوومانە نەبوو ئیتر کرێکارێک ماڵی گرت و دەستکاریە گەوتمان دەستکاری مەگە پانە تەقێتە پێمان نەک شتێکی خراپێ ئیتر ئەویش لایە دەست کەسێکی تر مناڵکارێک بوو ئەویش وای کە دووری خاتۆ لە ئێمەتر کە هەڵیدا تەقیەوەتر لازم 12 نەفەر بووین دەمان پارچەمان بەرکەوتە بوو تسییانیان کەمێک ناڕەحاتن ڕەوانەی سلێمانیان کردوون سەشکر ئەوانش لە خوا بە زێوەزیان باشترە 12 کرێکار بوون چونەتە سەر تا ساعت ئیشیان کردووە ساعتش ئەم شتیان دۆزیێت و شتێکی بچوو بووە گوتویانە بەدەستیانەوە بە چەقۆ دەستکاریان کردووە تەماشایان کردووە بە ئاڵتونیان زانیوە بە شتێکی زۆر جوانیان زانیوە تا دەستکاریان کردوەکاریان کردوە جایی کەمجێتی فڕیاوە بۆ بەدەمی خوان کە تەقیوە تۆ 7 نەفەری بینار کردووە ئەم 7 نەفەرە یەکیان زۆر ناڕەحەتە سپاس بۆ خوا ئەوانیان باشە سێ چواران لە خەستخانە دەچوە سییانیان لە سلێمانی لەژێر عەمەلیاتان سپاس بۆ خوا زۆر باشن ئەم شوێنە نزیکەی 25 ساڵە 30 ساڵە ئەکێڵیە نە ئەڵغام نە هیچ نەوع تەقینەوەیەکی جانەوە ئەمە یەکەم جارە لەو شوێنەشتی وا ڕووبات لە سەعات 8 ئەم تەقینەوە بوو ئەمە ڕوویاوە. بەڕێوەبەری نەخۆشخانەی پێنجوێنیش بە پەیامی ڕاگەیاند ژمارەی بریندارەکان دەکەسە و تەواویان ڕەوانەی نەخۆشخانەی پێنجوێن کراون بەڵام بەهۆی سەختی برینی سییانیان بەراورد بە بریندارەکانی دیکە ڕەوانەی نەخۆشخانەی شار لە سلێمانی کران. یەک لە بریندارەکان برازای منە ئەوی کەشیان کوڕی ئاسۆیە ناسراوە بە ئاسۆی لالەفایق خەڵکی گوندی سیامیەوەیە ئەویش هەر لە بناری بڵین سوورێنە ڕۆشتون لەوێ ئیشیان کردووە ئیشی کشت و کاڵی ژمارەیان دەکرێکار بووە بە پێ ئەو زانیاریانەی ئەم بەیانیە بە منیان وتووە منیان ئاگادار کردوێتەوە 6 بۆ 7یان بریندارن ئێستەیش ڕەوانەی نەخۆشخانەی شار کراون ئێمە لە بەردەم نەخۆشخانەی شارە ئەلحەمدولیلا تەندروستیان تا ڕادەیەک باشە سپاس بۆ خوای گەورە. بەپێی زانیاریەکانی پەیام ئەو ناوچەی ڕووداوەکەی تێدا ڕوویداوە لە ئێستادا ناوچەیەکی منڕێژکراو نییە بەڵام بەهۆی جەنگی 8 ساڵی نێوان ئێران عێراق پاشماوەی جەنگ بە شێوەیەکی ڕێژەیی بە درێژایی ئەو سنوورە درێژ بۆتەوە و بەهۆی پاک نەکردنەوەی یەکجاری ناوچەکە هەر جارە و کۆمەڵێک کەس دەبنە قوربانی. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.